سنوورە بۆ حسابی خۆی سەرچاوەکانی ئاو لێرە هەڵدەقڵن لەو کوێستانانە بەس بەداخەوە ینی بەهۆی کەم بەفربارین و بەهۆی کەم بارانبارین ینی ئاو لەو سەرچاوە کوێستانیانەش نەماون بەس ئێستا ئەلێرانە حکومەت شوێنێکی دەستنیشان کردووە لە دۆڵی سێبەرێ بۆ ئەوی بەنداوی ئاوی کۆبکاتەوە ینی بارەشی دروست بکە ئەو پێنج شارە ئەو شوێنە دەستنیشان کراوە حکومەت ئیهمالی کردووە ئەگەر بێت و ئەو بەنداوی ینی دروست بکە ئەو ئاوە لێ کۆبکاتەوە بەهاران و دوستانان ئەو ئاوە ئیسفادەی دەبێت لێرە لە عاجێمەران ڕابگرێت هەتا دەگاتە چۆمانی خەڵکێک ئیسفادە لێ دەکات بە تایبەتی خەڵکی مەسەلەن بۆ کشت و کاڵ بۆ مەسەلەن زرعات بۆ داروبار یعنی زۆر شتێکی باشە بەڵام حکومەتەوە پژوێی خستووە ئەو ناوچە بە تایبەتی ناوچەی باڵەکاتی بەعام بە تایبەتی سنووری عاجێمەرە ناوچەشی کشت و کاڵیە ساڵانە خەڵک دێ لە مەسەلەن پشدەر و بیتوێن و هەولێر و ئەو ڕوو لێرە دەکات شینایەتی لێرە دەکات بەڵام بە حکمی وە ئێستا 2 ساڵە ئاو کەمن خەڵک لێرە و دۆ دەسار بوویتەوە ینی ڕوو لێرە ناکە لەبەرەوەی ئاوەکە کەمن ئەگە هەروە 22 بەفروباران کەمن بە ساڵشتە بە تەکشید ینی شینایی هەلێ ناکرێ چارەسەر ئەوەیە حکومەت ئێستا بۆ نمونەوەشی گوتم ئەو بەنداوەی ینی ئەو ئاوی لێ گلکاتەوە مەسەلەن بارەکە دروستکە ئەو ئاوە ئیسفادەی دەبی لە بۆ ئەو منتیقی عاجێمەران هەمووی بە تایبەتی هەتا دەکاتە چۆمان ینی خەڵی ئیسفادە لێ دەکات باشە عاجێمەران ساڵان ینی 92 3 متر بەفر لێرە باری بوو 91 92 ئەوانە ساڵ بە ساڵ کەمی کردووە ینی پار باشتر بوو لەو ساڵ ئەو ساڵەکانی هەر بەفر نییە لەکە خۆی ناشکردنی بی باران هەر نەهاتووە بەفر هەر نییە ئەگە هەر هەوا بچێت دوێ ینی سەرچاوەکانی ئاو ناژینەوە ینی کانیاوەکان ناژینەوە ئاو نابن یعنی لەبەر ئەوەی دەبی حکومەت دەبی ئەوەی لەبەر چاوی مشوری خۆی بژێڕی لە باڵەکەتی لە ناحیەی عاجۆمەران شوێنی زۆر باش و لەباری هەیە بۆ بتوانین حکومەتی هەرێمی کوردستان ئاوی لێگل بداتەوە بەنداوی لێ دروست بکە بۆ ئەوەی ئەو ناوچێ سوودی لێ ئیسفادەی لێ بکە هەم بۆ کشت و کاڵی هەم بۆ گەشتیاری لە چاو ساڵەکانی پێشتر ڕێژەیەکی کەم بەفرباریوە خەڵکی ئەو ناوچێ زیاتر پشت بە ئەستورە بە بەفر بۆ کشت و کاڵی بۆ شینایەتی بۆ باغ و بێستان بەڵام وەزیری سەرچاوەکان ئەو ناوچێ شوێنی زۆر باشی لێوە مەسرفەشی کەمیشی تێدەچێگە بیتوانی بیکاتە بەنداوەک بۆ ئەوەی ئەو ناوچێ ئیسفادەی لێ بکە.